بەڕێوەبەراوەتی ئاسایشی سلێمانی ڕاگەیان 17 تیرۆریستی داعشیان لە سلێمانی چەمچەماڵ و تەکیە و باریکە دەستگیر کردوون. گروپێکە ئەوەی گیراون بەنیاز بوون هەندێک ئەفسەری باڵای هێزی پێشمەرگە و مامۆستای ئاینی تیرۆر کرد. چەکدارە دەستگیرکراوەکان پلانی تیرۆرکردنی مامۆستای فاتح شارستێنی، بانکخواز و عەمید سەردار و موقەدەم ڕزگار حەمە ساڵح و بابان تەهایان لە هێزی پێشمەرگەی کوردستان هەبووە، هاوکات بە تەمای تەقانەوەی هەندێک بارەگای حیزبی بوو. بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ڕوونی کردووەتەوە لە ناوەڕاستی ئەم مانگەدا لە ناو بازاری سلێمانی لە ئەسحابەسپی تێرۆریستێک بە ناوی ئاکام کوردی لەگەڵ چەند تۆمەتبارێکی دیکە پیلانی تیرۆرکردنی مامۆستا فاتح شارستێنی داوە کە بانکخوازێکی دیاری ناسراوە، بەڵام دواتر هێزەکانی ئەمنی ڕوبەڕووی بوونەتەوە ئەنجام کەسێکی سیڤیل گیانی لەدەستدا تیرۆریستەکەش دەستگیر کرا. كناو محمد إبراهيم محمدة تمنم 32 ساڵە ناسراوم بە ئەبوو جولەی بیب لە 2007 لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فکرەی دەوڵەتی ئیسلامیم وەرگرت. دواتر چەند برایەکم ناسێر بە هەمان شێوە فکرەی دەوڵەتی ئیسلامیان هەبوو بە ناوی ئاکام بەهادین کە ناسراوە بە ئاکام کوردی و برایەکی تریش کە ناسراوە کە ناوی ڕێبینە ناسراوە بە ئەبوو دوگومە. ئەوە بوو بە ناوی شاری سلێمانی ئاسوڕاینەوە نەشیدی دەوڵەتی ئیسلامیمان لێدا وەک تەحەدایەک بۆ حکومەت و دام و دەستگا ئەمنیەکان. دوای ئەوە ویسمان هێزرەرکەمە ناو دەوڵەتی ئیسلامی، ئەوە بۆ ڕێک نەکەوت. دوایی بەرفراوان بووین لە شاری سلێمانی. ئەوە بۆ هەوڵماندا چەند ئەفسەرێکی ئاسایش و پێشمەرگە دەستنیشانمان کردن کە بیان کوژین. یەکێکیان لەوە عەقید سەردار، عەمید ڕزگار لەگەڵ چەند پێشمەرگەیەکی ترە. دواتر هەوڵماندا چەند مامۆستایەکی ئاینی بکوژین کە دەوڵەتی ئیسلامی تەکفیری کردبوون. یەکێکیان لەوە مامۆستا فاتح شارستانی بوو. دواتر لەبەرەوەی ئەم کارانەمانە کرد، لەبەرەوەی کە بیسەلمێنن بۆ ئاسایش و حکومەت کە ئێمە هەین لە شاری سلێمانیە، لەبەرەوەی ترس و تۆقین بخەینە ناو دەستگا ئەمنیەکان و حکومەتەوە کە بزانێ ئێمە هەین. دواتر هەوڵماندا لەگەڵ ئاکامە و ئاکام کوردی و لەگەڵ ڕێبەر کە ناسراوە بابوو دوگمە کە خێزانەکەمان بکوشین لەبەرەوەی کە ڕافیزە بوو. ئەوە بوو هێزە ئەمنیەکان دەست بەسەر گرتی. ناوم ئاکام بەهادین سلێمانە، دانیشتووی خەڵکی سلێمانی. ناسراوم بە ئاکامەل کوردی پیشەم ئاسپە لە ساڵی 2018ەوە لە ڕێگەی فەیسبووکەوە فکرەی دەوڵەی ئیسلامی وەرگرت کە دوای ئەوە مامۆستایەک ناسی بە ناوی محەممەد سۆرانی کە ئەو فکرەی دەوڵەی هەبوو. دوای ئەوەی کە ئەو چووە ناو دەوڵەوە دەرسی بە ئێمە وت، دەرسی بە ئێمە وت و قسەی بۆ ئردین و وتاری بۆ ئەیین. دوای ئەوەش کە یەکمان ناسی و کەوت نەقسە چەند برایەترمان ناسی. دوای ئەوەی کە چەند براکەمان ناسی و بە یەکەوە کۆبووینەوە هەموومان ویستمان هیدرەتکەین، بەڵام بۆمان نەگونجە. ئەوە بوو کە دوای ئەوەی گروپەکەمان فراوان بوو گەیشت نەژمارەی ئیزۆر. دوای ئەوە بە تەمای چالاکی بووین کە ویستمان چالاکیەکان ئەنجام بین لە شاری سلێمانیە. دوای ئەوە هەریەک ئەو لای خۆیەوە لەناو سیارەکەی خۆیەوە نەشیدی دەوڵەی ئیسلامی لێدا لەناو شەقامەکانی سلێمانی بۆ ئەوەی بیسەلمێنین کە دەوڵەی ئیسلامی هەیە و تەحەدای ئەم حکومەتە و ئاسایشەکان بکەین بۆ ئەوەی بیان کوژین. دوای ئەوە لەگەڵ محەممەد کە ناسراوە بە ئەبوو جولەی بیب و لەگەڵ شادومان و لەگەڵ ڕێبینە کە ناسراوە بە ئەبوو دوگمە، دوای ئەوەی کە کۆبوونەوەمان کرد و شەوێکیان بە یەکەوە دانیشتین بۆ ئەوەی ئیتر تەواو ئەوەی چالاکی ئەنجام بین لە ناو شاری سلێمانیا بۆ ئەوەی خۆمان بسەلمێنین کە
وەکو دەوڵەت ئیسلامی لەناو شاری سلێمانیا هەیە. من ناوم بەڵێن سەباحە تەمەنم 21 ساڵە دانیشتووی ناحیەی تێکچەم خوێندکاری زانکۆم ئەویشیان یەکەم لەلایەن کەسێکی گروپەکەەوە بوو کە هەستا بە سووتاندنی پەیکەری عەبدوڕەحمان پاشای بابان و دواتریش دوو جار ئاڵای قەتشاخی تێکچەمان شێوان و هەروەها دواتر چەند کەسێکی گروپەکە ئاگاداریان کردینەوە کە مەرقەدێک هەیە لە شێخانی کانی چنار ئەپەرسترێت وتیان با بیشکێنین ئیتر ئەوە بوو ئەو جارە شکانمان کە دوو جاری تریش پێشتر لەلایەن گروپەکە شکێنرا بوو. دواتر ویستمان کە وەکو دەولەی ئیسلامی لە ناو تەکیە و لە شوێنەکانی تر دروشمی دەولەی ئیسلامی بنووسین و کە دروشمەکانمان نووسی و ئاڵای دەولەی ئیسلامیمان لە چەند شوێنێک هەڵکرد و کەسەکانیش بریتی بووین لە محەممەد ئەیوب بڕوا زێوەر بێستون دیار کە هەڵساین بە ئەنجامدانی ئەم کارانە و دواتریش ویستمان چەک بەدەستبێنین و چەک بکڕین بەڵام دواتر ڕێنەکەوت. دواتر ئەوە بووکەوە ویستمان هیجرەت بکەین لە ڕێی مەلایەکی چەمچەماڵەوەکەوە چووینە سەردانی و دواتر دەستگیر کرێن. من تەمەنم 19 ساڵە لە شارە زوور دانیشم لە ساڵی 2019 فکری دەوڵەتی ئیسلامی وەرگرتووە لە ڕێگەی چەند برا خوشتێکەوە کە ناسی من لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەیەکەوە داوامان نەکرد و دواتر لەگەڵ یەکێک لەو کەسانەیە زەواجم کرد کە فکری دەولەی هەبوو زەواجمان کرد و پاشماوەیەک جیا بووینەوە بەڵام من هەر بەردەوام بووم لە ڕێگەی ئەکاونتە علوجەکانم داوام ئەکردن. چەند کەسێ بووین کە ئەکاونتەکانمان ئەسووتە ڕکلامان بۆ یەکتری ئەکرد و دووبار ئاهاتینەوە ناو ئینستاگرام و فەیسبوک و ئەزدارەکانی دەولەماندا ئەنا لەگەڵ ئاەت و شتانە و هەم کوڕبووین هەم کچ بەیەکەوە هەموومان داوامان ئەکرد هەنێجار گروپ چاتمان دانا لەگەڵ کچانەیە ئەسدا ڕشتمان بۆ یەکتری ئەنارد و بڵاومان نەکردەوە بۆ ئەوەی ئەو فکرەیە هەر هەبێت و خەڵک سار نەبێتەوە. مثل هذا لم تري واجعل الخوف رسولا بيننا فحوار الوقت لا ينتهي